یانەی ئارارات بڕیاریدا بەشداری لە خولەکانی تۆپی عراقکە دەرچەندە یانەکە بۆی قەیرانیدارای وەرزی ڕابردوو لە خولی ناوی کوردستان بەشداری نەکرد، بەڵام ئێستا لە هەوڵدایە جارێکی دیکە بگەڕێتەوە ڕیزی یانە گەورەکانی عراق. ظروفی ئەمنی و ظروفی ینی قەیرانی دارایە هاتە سەرێ و ئەو شتانە هاتە سەرێ ئیتر ئەمە ینی ڕایان گرت ئەو نەوع خولانە. ئێستا ئەو نوع خولانە گەڕاوە ئەوشە بە ئەگەداری فیفا بە ئەگەداری ینی بەکو بڵێن ئەو ڕێنمایانە کە فیفای لە بۆیانی دانایە کە ئالەساس وەزعی عێراق بەرەو باش دەسی و بەرەو دۆخی باشتر دەسی. بەڵام ئێمە وەکو یانەی ئارەرات ئێمە ینی ڕاستە ئەمە بڕیارمان دەکە بەشدار بین، بەس ئێمە نەک بەسرین بڵێن یانەی ئارەڕات بەڵکوم هەموو یانەکانی کوردستان ئەو سەر جەمی عێراق بێن هەمویان وەکو بێن قەیرانی داراییان هەیە. ئێمەش ینی داوا لە حکوومەتی هەریمە کوردستان دەکەین کە یارمەتیمان بدا و کە پاڵپشتمان بی بوو ئەو خولە باشانەکە هەموو عێراق بەشدار دەبی باەش بەشدار بین بەڵکوم نەک یانی ئارڕات بەڵکوم یانەکانی تریش ینی پشگیریان بکەن و پاڵپشتیان بن یارمەتیان بدەن لەو قەیرانە دارایی بچینە دەرەوە. دوایە ئێمە مەسەر وەکو یانەی ئارڕات پارێکە خۆمان کە لە خولەکەمان کشاینەوە ئەو شەس ینی ئەوەکەی سەبەبەکەی ئەوە بوو کە وەکو بڵین قەیرانی دارایی بوو. بەس ئێستا ئێمە وەکو بڵین خۆمان ئەوە کردووە حتا ئێستاش هەتا و لازم کە لەگە دەکەم یعنی بخۆت دەزانێ و چیکەم هەستا ئێستاش ینیمان یانەمان ینی زۆر قەردارە لەو ینی وەکو قەیرانی دارایی بڕێوە دەسی بەس بڕک باشترە وەکو لە پێشان